قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد بابەن کە بەڕێزیان چالەخوانی سیاسین ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسانی نیوزەوە میوانن. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. هەڵبەتە ئەگەر سەرەتا باس لە دیموکراسی بکەین، چەمکی دیموکراسی بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە و بنەماکانی چی دەبن؟ سپاس بۆ ئێوە سڵاو لە بینەرانی کورسات. طبعی ئێمە پێناسیی دیموکراسی بکەم زین دیموکراسی بەمانایجێت طبعا ئەم چەمکانەی هاتوتە ناوکایی ژیانەوە زۆربەی چەمکەکان کە بەکاردێنرێت لە وێنانە وەرگیراوە لە وێنانەکان وەرگیراوەکە لە ئەسینای کۆنا سەدەی پێنجەمی پێش زاینەوە ئەم چەمکە هاتوتە ناو ژیانەوە ئەوان بەکارێنێنەوە بەمانای حکمی گەل بەمانایە گشتیەکەی کە باسی لەکەن دیمەوە واتە گەل و کراتێک بەمانایی فەرمانڕەوایی واتە بە کورتێکی گەل بە شێوازێک لە شێوازەکان خۆی فەرمانڕەوایی خۆی بکات بەمانایکی خۆی فەرمانڕەوایی خۆی بکات بەو مانایی کە بەشدار بێت لە هەموو بڕیارەکانە کە چارەنووسی ئەوی پێوە بەندە بۆ نمونە چی چارەنووسی گەلی پێوە بەندێک لەو پەیانی کە لە دیموکراسی هەیە بریتە لە مافی مرۆڤ پێویستە لە ناو هەر کۆمەڵگی کاکە کۆمەڵگیی دیموکراسیە مرۆڤەکان مافەکانیان بە هەموو شێوازێک پارێزراوە بێت یەک لەو مافانەی کە زۆر گرنگە بریتە لە ئازادی ڕادەت بڕین بە شێوازێک لە شێوازەکان کە لە مادەی نۆزدەی ڕاگەنداوی جیهانی بۆ مافەکانی مرۆڤڵێت هەموو مرۆڤێک نەک ئەوەی کە مافی ڕادەربڕینی ئازادی ڕادەبڕینی ئەڵێ هەموو مرۆڤێک مافی ئەوەی هەیە چێژ بە تەواتی چێژ لەو ڕادەربڕینە لەو ئازادی خۆی ببینێت نەک تەنها ڕای خۆی دەربڕێ بە چێژی لێ وەرگێت نەک ڕێگری لێ بکرێت کە نێڵ لە ڕاکای دەبڕێت بۆیە ئەمەیەکێک لە بنەماگرنگەکانی دیموکراسی و هەروەها لە سەردەمی کۆنەوە تاوەکو ئێستا چەندین گۆڕانکاری تێدا کراوە بەڵام بە شێوازە گشتیەکەی ئەوەیە کە دیموکراسی پێویستە لە هەر ناتەوەیەکە لە هەر گەرێکە لە هەر وڵاتێکە پیادەکرا مافەکانی مرۆڤ بە هەموو شێوازێک پارێزراوە بێت و ئەو کۆمەڵگەیەکی تا ڕادەیەکدا پەرۆری تێدا فراهەم ببێت و لە ڕووی ژینگە لە بوارەکەین تەمان ئەمە کاتێککە باس دیموکراسیەکەی تەنها بابەتە گرنگەکەم مرۆڤ نییە بابەتی گرنگی کەمان زۆرەکە تێدا جێگا بێتەوە. باشە مامۆستا لەم نێوەندەدا ڕۆڵی تاکەکان بۆ بەهێزکردنی ئەم دیموکراسیە چی دەبێت تاک چۆن بتوانێت ئەم دیموکراسیە فراهەم بێنێت بە تایبەتریش لەم نێوەندەدا گەنج؟ بەڵێ طبعی چۆن ئێمە بتوانین لە کۆمەڵگەیەکە دیموکراسی فراهەمکەن یا پیادەیکەین کەوێتە سەر کۆمەڵگەکە لەڕ چ ڕوویەکەوە ئەو کۆمەڵگەی ئەگەر هاتوو کۆمەڵگیەکی مەدەنی بوو ئەوە بە ئاسانی دەتوانرێت دیموکراسی تێدا پیادە بکرێت بەچی شێوازێکی مەتوانین کۆمەڵگیی مەدەنی دروستکەن بۆ ئەوی کۆمەڵگیی دیموکراسیمانە بۆی بتوانین دیموکراسی تێدا فراهەمکەین. خاڵی یەکەم پێویستە تاکەکان هەر لە باخچەوە تاوەکو گەنە قۆناغی زانکۆ بە شێوازێکی تەندروست پەروەردە بکرێت بە شێوازێکی تەندروست پەروەردەکەین بەو ماناییکە بزانن مافیان چییە و ئەرکیان چییە و بەرپرسیارەتیان چییە ئەم سێ خاڵە ئەم سێ خاڵە هەر مرۆڤێک ئەم سێ خاڵی زانی مافی چییە و ئەرکی چیە بەرپرسیارەتی چییە ئەو کاتە بێگومان لە داهاتوە کاتێکم تاکە ئەگاتە ئاستی دەنگدان ئەزانێت ئەو کەسانە هەڵ ئەبژێرێک کە دەتوانن مافەکانی بۆ دابین بکەن ئەو کەسانە هەڵدەبژێرێک کە دەتوانن وڵات بەڕێوە بن ئەو کەسانە هەڵدەبژێرێک کە دەتوانن وڵات بەرە و کەناری ئارامی بەرن نەک بەرە و کەناری تیاچوون و ڕوخانی بەرن بۆیە دەبینین کاتێکە ئەمانەوێت تاک بەشدار بێت لە پرۆسی دیموکراسیە ئەبێ بەم سیانگاوە تێپەڕێنین بەم سیانگاوە تێمان پەڕان بێگومان پێویستیمان بەوە نییە کە بەردەوام ئێمە ڕقاوی هاوڵاتەکانی هاونیشمانەکانی خۆم بکەین ئەو کاتە خۆی ڕقابێت خۆی مراقبی خۆی بێت خۆی چاودێری خۆی بێت بەڵام بەداخۆ ئێستا بینین ئێمە ئەگەر بگینە ترافیک لایتێک ئەگەر بۆ نمونە بزانین چۆڵە سووریش بێت ئەگەر چۆ بێت لێن ئەڕۆین بۆ لەبەرەوەی ئێمە هەست بۆ بەرپرسیارەتی ناکەین ئەبێ بەردەوام سزایەکە بێ بۆ لەبەرەوەی لە سەرەتاوە بەم شێوازە پەروەردە نەبووین ئەم سێ خاڵەمان تێدا جێبەجێ نەبوو بۆیە ئێمە بینین لە وڵاتی ئێمەدا تا ڕادێکە باسی دیموکراسی ئەکێ بەتایبەتی ئەگەر باسی وڵاتی خۆمان بکەین بەعام بە شێوازی گشتی عێراق و هەروە کوردستانش بەتایبەتی کاتێکە باسی دیموکراسی گەنجەکان گاڵتەیان لێ هۆکارەکە ئەوەیە کە بۆ نمونە سیرێکە ئەم تاکە کە لە دوای ڕاپەڕینەوە کە ئەبینێت ئەو هەموو قوربانیدانە دراوە ئەو هەموو گەنجە لە پێناو ڕگاربوونی کوردستانە شەهید بووە خەڵکی ئەنفال کراوە چیمیاباران کراوە بەڵام دوای 30 ساڵ حکمڕانی دوای 32 ساڵ حکمڕانی خۆمان سیرەکەین تاکێک پارێ لە گیرفانە نێبچێتە چاخانەیەکە بە ئیسراحەتدا بنوێشێت نەک ئەوەی کە بۆم نەژیانێکی باش بۆ خۆی فەرامکە بۆیە نانی باوەڕی بە زۆرێک لە شتەکان نەمەوە ئینتیمای بۆ زۆرێک بۆ شتەکان نەمەوە ئەمە گرفتەکەیە بۆی ئەبێ ئێمە بەڕاستی گرنگیی تەواو بدەین بەم بارە هەتاوەکو تاکەکانمان لە داهاتووە بەرپرسیارەتی خۆیان بزانن
هەندێک لە تاکان بەرپرسیارەتی خۆیان ئەدان بەڵام بۆ ئەدای ناکەن لە بەرەوەی ئەڵێ من مافەکانم بۆ دابین ناکرێت من بۆ بەرپرسیارەتی خۆم ئەدا بکەم بۆیە ئەبێ ئێمە گرنگێکی زۆر بین چونکە ئەگەر لێرەدا لە ئەم ساڵدا کە سبەینە ڕۆژی جیهانی دیموکراسی و لە وڵاتی یەکگرتووەکان چەند چالاکیێکی گرنگ بەڕێوە ئەچێت نەتەوە یەکگرتووەکان یەکێک لەو چالاکی گرنگانی کە بڕۆچەکە بە دروشمی سەرەکی نەوەی داهاتوو کۆڵەکەی دیموکراسی ئەمە خاڵی سەرەکی کە کاری لەسەرەکە و خاڵی دووهم کە کاری لەسەرەکە لەم چالاکی سبەینە بریتە لە چی بریتە لەوەی دادپەروەری ژینگە ئەم دوو خاڵە ئەم ساڵ گرنگی زۆر پێدرێت ساڵی پارگرنگی بەچی درا ساڵی پارگرنگیەکە لەوا بوو دروشمەکە بریتی بوو لە ئازادی ڕادەربڕی ئازادی ڕادەبرین و ڕۆژنامەوانی چکە بەڕاستی ئێمە ئازانینێکێک لەو خاڵە سربیانێک لەسەر هەرێمی کوردستان لە دەرەوە هەیە بریتە لەوەی کە ئازادی ڕۆژنامەگەری بەرتەست کراوەتەوە و بە تایبەتی ئەوانەی کە چالاوکوان و ڕۆژنامەوانن لە ئێستادا بەهۆی دەربەرین ڕاکانیانەوە بەهۆی ئاشکارکردنی کۆمەڵە کەیسی گەندەڵیەوە لە زیندانەکانن ئەمانە کاریگەریکی سلوی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە و بەردەوام نەتەوە یەکگرتووەکان چاودێری هەموو ئەو وڵاتانەکە کە لە ژێر دەستی بەمانای دیکتاتۆری ڕزگاریان بووە ساڵ بە ساڵ راپۆرتی تایبەتی خۆی بۆی بزانێ ئەم وڵاتانە تاشە هەنگاویان ناوە بەرەو دیموکراسی بوون تاشەن ئازادی ڕادەربڕینیان پاراستۆ تاشەن مافی مرۆڤیان پاراستۆ تاشەن لە ڕووی ژینگەوە کاریگەریان دروست کردو لەسەر تاکەکانی خۆیان یاخود بەمانایەکی ژینگی خوانیان پاراستۆ بۆی بتوانن ژینگێکی فەراهەم بۆ تاکان دروستکەن بۆیە ئەم ساڵ ئەو دوو دروشمە گرنگی زۆری پێدرێت مامۆستاگەر باس لە نەوەی داهاتووە خود گەنجان بکەین لە ڕۆڵیان لە دیموکراسیە دەستنیشانکردنی ئەم بابەتە ئەم تەوەرە هۆشداری پێکردنی گەنجان ڕۆڵی گەنجان هۆشیاری گەنجان لە بەرەو پێشبردننی دیموکراسی بۆ چۆن گەنجە توانێت ڕۆڵی هەبێت لە بەرەو پێشبردننی دیموکراسی ئەگەر بێت و لە وڵاتەکەیدا بە تایبەتی دەسەڵات سیاسی ئەرک و مافەکانی و تەواوی ئەو بابەتانی پەیوەندیدارە بۆی فەراهەم نەکرابێت چۆن ئەم ڕۆڵە بگێڕە گەنج چۆن ئەم ساڵ تەوەرەکەی نەتەوەیەکگرتووەکان بەشێکی تایبەت کراوە بە ڕۆڵی گەنج نەوەی نوێ لە بەرەو پێشبردننی دیموکراسی باشە ئەگەر گەنجێک لە ژینگە سیاسیەکەی ژینگە کۆمەڵایەتەکەی ژینگە دیموکراسیەکەی ئەم ڕۆڵی بۆ فەراهەم نەکرابێت چۆن ڕۆڵی هەبێت لە بەرەو پێشبردننی دیموکراسی چۆن ئەمە بکە طبیعی بۆچی ئەم ساڵ ئەم دروشمە زیاتر لەگەڵ دروشمی ژینگە گرنگی پێدرێت و کاری لەسەرەکرێت و لەبەر ئەوەی خاڵی سەرەکی و تەوری سەرەکی ئەوەیە کە گەنج پارێزەری دیموکراسیە لە ئێستا و لە داهاتوە و هەر من نەتەوەیەکش بە گوێرەوە پێوەرانەی زانستیانەی کە هەیە هەر نەتەوەیەک کاتێککە سەیری فی تەمەنی ئەو نەتەوەیە ئەکەن ئەگەر ڕێژەی گەنجەکان تێدا زۆر بوو ئەو کاتە ئەو کۆمەڵگێ بە کۆمەڵگیەکی زیندوو داهەنرێت بە کۆمەڵگیی زیندودانێت کەواتە ئێمە لەم خاڵەوە بینن سەر ئەوەی کە گەرن چۆن بتوانێت لەمە ڕۆڵی هەبێت مادام نەتەوەیە گەلێک ئەگەر هات و ڕێژەی گەنجەکانی زۆر بوو بە نەتەوەیەکی زیندوو داهەنرێت بە نەتەوەیەک دانرێت کە سەروەتێکی باشی هەیە ئەبێ ئەم گەنجانە بە شێوازێکی تەندروست پەروەردە بکرێن بە شێوازێک مافەکانیان دابێن کرێ هەتا ڕۆڵیان هەبێت لە داهاتووە لە چەسپاندنی دیموکراسیان چۆن ڕۆڵیان هەبێت بۆی کە بۆن ئەگەر ئێمە هاتوو گرنگیماندا بەجن گەنجەکانمان ئەگەر هاتوو لە ڕێگەی کەرتی تایبەت لە ڕێگەی کەرتی گشتیەوە توانیمان کار بۆ گەنجەکانمان فەراهەم بکەین دابین بکەین ئەو کاتە گەنجەکانمان بەشێکی زۆری بۆنا ئەوانەی کە دەرچووی زانکۆنیا دەرچووی زانکۆشتنی زانکۆپی مەگاکان لە دەرەوەی ئەمە دەتوانن مەشغوڵی کاروباری خۆیان ئەوانشی کە لە بواری سیاسەتا کارەکەن ئەوانشی کە لە بواری ڕێکخراوەکانە کارەکەن کاتێککە زانیان مافەکانی چینەکانی هاو پیشەکانی خوانیا هاوڵاتەکانی خوانان شمانەکانی خوان دابین کە ئەوان هەوڵەدەن چی بکەن ببنە پردێک لە نێوان بۆ نمونە دەسەڵات و وهروەهان ئەو نیشتمانیانە کەواتە لێرە هەنگاو بە هەنگاوە بینین گەنجەکان هەمویان پێکەوە کاریگەریان لەسەر یەکتری ئەبێت کە ئەمانە ڕوویدا ئەو کاتە وردەوردا ئەو گەنجانێک کە لە کاران ئەو گەنجانێک کە لە بواری سیاسەتایشەکەن و گەنجانێک کە لە بواری ڕێکخراوەکانیشەکەن هەمویان هەست بە بەرپرسیارەتی خۆیانەکەن هەریکان بەرپرسیارەتی خۆی ئەداکات لە ئەنجامی ئەمە عفو لە ئەنجامی ئەمە ئەو کاتە سیرەکەین ڕنگدانەوەی وێنە گشتەکە لەسەر کۆمەڵگە دەرەکەوێت ئەبێتە کۆمەڵگیی مەدەنی و ئەبێتە کۆمەڵگی کە دیموکراسی بەڕاستی تیدا فەرەهەم بێت و پیادا ئەبێت باشە ئەم ڕۆڵە لە گەنجانی عێراق هەرێمی کوردستان بە تایبەتر پەیڕەو دەکرێت لە هەرێمی کوردستاندا بەڵێ لەلایەن گەنجانەوە ئەم ڕۆڵە پەیڕەو دەکرێت یاخود ڕۆڵیان هەیە لە بەرەو پێشبردننی دیموکراسی یاخود ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان سیاسەتی هەرێمی کوردستان وای کرد بێت گەنج وەکو پێشتر باست کرد لەمانای دیموکراسی ئەسڵەن هەر تێژ نەگات بەڵێ خۆی لێمە لێرە دوو گرفتمانەیە لە هەرێمی کوردستاندا گرفتی یەکەممان ئەوەیە کە
کاتێک چەمکێک بڵاو ئەبێتەوە بە تەواوەتی چەمکەکە وەکو حقیقەتە زانستیەکەی و پراکتیکەکەی خۆی وەرناگری. بۆ نمونە لە خاڵ یەکەمە کە گرفتەکەیە بریتێ لەوە ئێمە بۆ نمونە کە باس لە پێشکەوتن نەکرێت لە وڵاتانی دەرەوە. ئێمە وازانین هەر شتێکە کرا تەقلیدی بکەین ئەوە پێشکەوتنە. ئەمە گرفتە گەورەکەیە. ئەبێ ئێمە لە دیموکراسیش کاتێک کە باس لە دیموکراسیە کرێت بە شێوازێکی تەقلیدی وەری نەگری. زانین دیوا بزانین کە وتمان دیموکراسیتە بە مانای ئازادی ڕەها. ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا ئازادی ڕەهابوونی نییە. دیموکراسی بە مانای ئەوەی کە من لەم سنوورەی خۆمە ئازادم هەتاوەکو گەمە سنووری تۆ لە گەشت مەسنووری تۆی تۆ ئازادیەکانە نەسپیەکات. ئەوە معناکەیەتی. بۆیە ئێمە ئەم گرفتەمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە بە تەواوەتی بە ڕۆشنبیر و بە ناڕۆشنبیریشمانەوە بەداخەوە لەم چەمکە بە تەواوەتی تێ نەگەیشتوین کە بە شێوازێکی پراکتیکی و زانستیانە وەرمان نەگرتووە، بە شێوازێکی ڕووکەش و تەقلیدی و دواکەوتووی وڵاتان وەرماگرتووە. ئەمەیکێکە لە گرفتەکانی گەنج کە بۆیە سێرەکەین لە پرۆسی دیموکراسیا دەوریی باڵاینە. گرفتی دووەممان ئەوەیە کە بۆ نمونە ئێمە ئەکەوێتەوە سەر دابینکردنی مافەکانمان. کاتێککە مافەکان دابین ناکرێت ئەو کاتە ئێمە چەمکەکەمان لاگرنگ نییە. ئەو کاتە لامانگرێ بۆیە گەنجەکانی ئێمە سێرەکەین لە پرۆسی دیموکراسیا ڕۆڵێکی وهایان نییە. ئەگەر سێریکەین بۆ نمونە بە تایبەتی لەو ئەحزابانەی کە تەمەنێکیان هەیە لە هەرێمی کوردستانە ئەم چەند ساڵەی دوایی نەبێت. هەموو ئەوانەی کە لە خاوەن قەرار و بڕیار بوو لە سەرەوە بوون باڵادەست بوون هەمویان ڕاستە ئەوان کەسانی کە ئەزمونێکیان هەیە تەمەنێکیان هەیە پێویستە خاوەن قەرار بن، بەڵام سێرەکەین کەمترین دەرفەت هەبوو بۆ چوونە پێشەوەی گەنجەکان لە ئەحزابە. ئەمە خاڵێکی تر کەمترین دەرفەت هەبوو بۆ چوونە پێشەوەی بۆ منە گەنجەکانمان لە وەزارەتەکانە یاخود لە بۆ ئەم چەند ساڵی دوایی تا ڕادێک گۆڕانکاری بەسەرهات لە پەرلەمانە، بەڵام بەداخشەوە هەندێک ڕێکار هەیە پێویستە لە پەرلەمانە بیرێت هەر ئەوە نیە بۆ منە تۆ دەرفەت وڵاکەی بۆ هەموو کەسێک بچێتە پەرلەمانەوە ببینە حاڵی پەرلەمانی کوردستانمان بینی کە چۆنە. ئەبێت هەر کەسێک کە ئەچێتە پەرلەمانەوە گەنجێک بێت بۆ نمونە کە خاوەن شارەزایەکی تەواوی هەبێت لەو بارە بە تایبەتی لە واری یاسادانانە لە بوارەکانی تایبەت ئێترا نەک تەنها بۆ نمونە لەبەرەوەی لە ناو جەماوەرە خەڵکیی زۆر لەگەڵ ئەم گەنجایە تۆ دەنگی پێکۆکەیتەوە ئەیبێتە پەرلەمان سوێنی شتێکی پێ ناکرێت. ئەمە گرفتێکی گەورەیە. بۆیە ئەبینین حاڵی دیموکراسی ئێمە لە وڵاتە بەم شێوازەیە ئەگەر پەرلەمانەکەمان لەسەر بنەمایەکی باش ئەندامەکان بچونایەت لەسەر سەنگاندنێکی باش خەڵک بچواتە پەرلەمانەوە ئێستا پەرلەمان کاریگەرێکی تەواوەتیە بۆ پەرلەمان بە شێوازێک تووشی ئەم گرفتانە بۆ ئێستا گەرسەیەکن یەکێک لە گرفتە گەورەکان کە تووشی هەرێمی کوردستان بووە درێژکردنەوەی پەرلەمان بوو کە ئێستا تووشی ئەم حاڵەتە بووی. باش مامۆستا لەم نێوەندیدابان ڕۆڵی پەروەردە ڕۆڵی پرۆسەی خوێندن لە پێڕۆکردن و ئاشناکردنی ئەرک و ماف و بەرپرسیارەتی یاخود بەدیوێکی دیکە بڵین دیموکراسی بە خوێندکاران چۆن دەبینیت؟ پێم وابێ پێشتر وانەیەک هەبوو تایبەت بەم بابەتە لە خوێندنگەکان، بەڵام ئێستا بوونی نەماوە. بەڵێ ئەمە چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت؟ خاڵی سەرێکی هەر کۆمەڵگەیەک کە بێوێ داهاتوێکی گەشی هەبێت ئەبێ پەروەردەیەکی تەندروستی هەبێت. هەر کۆمەڵگەیەک بتەوێت بیر ڕوخێنی سەرەتا لە پەروەردەوە دەست پێ بکە بەبێ ئەوەی شەڕی لەگەڵ بکەی بەبێ ئەوەی هیچ گرفتێکی بەخۆ دروستکەیت ئەتوانیت پەروەردەکەی تێک بدەیت. ئەو کۆمەڵگەیە ئۆتۆماتیکی ڕوخاندن بەمانایکی ئەو کۆمەڵگەیەکی بێتە کۆمەڵگەیەکی دواکەوت و لە نێخۆیان گرفتی بە دروستە بێ قەیرانی بە دروستەوەی کێشەی بە دروستکەواتە ئێمە لەم خاڵەوە ئەبێ چی بکەین؟ ئەبێ گرنگیکی تەواوەتی بدەین بە پەروەردە هەر لە باخچەوە تاوە گۆگاتە زانکۆ. ئەو کاتە پەروەردە ڕۆڵێکی تایبەتی ئەبێت لەوەی کە تاکەکان ئەو گەنجانەی کە لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانە پەروەردە ئابن و گەورە ئابن و دەرئەچن و ئەبنە دەرچوویی ئەو ناوەندانە ڕاستەخۆ ڕۆڵیان لە ناو کۆمەلگا ئابێت. هەستەکەن بە بەرپرسیارەتی هەستەکەن بەوەی کە هەوڵەدەن ئەوەی کە من بۆنە من ئەگەر تاکێک بم بەم قۆناغانە تێپەڕی بم بە تەندەر لە پەروەردە لە باخچەوە لە قۆناغی بنەڕەتەوە لە قۆناغی ئامادەوە تا کاتە قۆناغی زانکۆ من ئەگەر مامۆستاکانم بە شێوازێکی تەندروست ئەم بابەتانیان بۆ ڕوون کردمایەتەوە ئەرک و بەرپرسیاردی خۆمیان بۆ باس بکەنەوە کۆمەڵگەی مەدەنی مانای چیە دیموکراسی مانای چییە شارەزایان کردمایە ئەو کاتە بۆ منە لە ناو کاتێک کە هاتمە دەرەوە بە بەرپرسیارەتی و هاتمە دەرەوە ئەمزانی چۆن بەرپرسیارەتی خۆمەدا کەواتە لێرە لەم خاڵە مامۆستایان بە تایبەتی لە هەموو قۆناغەکانی خوێندنە ڕۆڵێکی سەرێکیان هەیە لەوەی کە چۆن بتوانن گەنجەکانمان ئاڕاستە بکەن بەرەو کۆمەڵگەیەکی مەدەنی. بۆیە لە هەر ئەبینی لە وڵاتانە زۆرێک لە وڵاتان کە شۆڕشەکرێ شۆڕ خوێندکارانی زانکۆ و قوتابخانە ئامادەیەکان گرنگ بۆ منەوەیەکێک لە وڵاتانەکە فەڕەنسایە یا لە وڵاتەکانی تر ئەمانە پێمان دەڵێت بۆچی قوتابیانی زانکۆ لە وڵاتێکی و فەڕەنسایە کاریگەری هەیە لەسەر دەسەڵات
ئەتوانە شۆڕشکات لەبەرەوەی ئەم قوتابیە هەر لە بنەڕەتیەوە هەر لە باخچەوە تا گەشتۆتە ئەوێ نەماکانی دیموکراسی فێرکراوە مافەکانی مرە فێرکراوە ئازادی ڕادەربن فێرکراوە بەرپرسیارەتی فێرکراوە کاتێ ئەگاتە زانکۆ ئەتوانێت کاریگەری هەبێت بەڵام گەنجەکانی ئێمە کە ئەگەنە زانکۆ مافەکانیشی بۆ دابین ناگرێت خۆی ناتوانێت داوای مافەکانی خۆی بکات چ جاوەی کە گۆڕانکاری لە کۆمەلگاتا دروست کات ئێمە ئەمە گرفتەکەمانە بۆچی ئەو هەموو دەرچووی زانکۆمان هەیە تا ئێستا داهێنانێکی وا گەورەمان نییە کە ئێمە دڵمان پێی خۆش بێت بۆچی ئەو هەموو دەرچووی زانکۆمان هەیە یعنی ناتوانین پشت بە توانەکانیان بەسین هۆکارەکە ئەوەیە کە بە تەواوەتی گرفت لە پرۆسەی خوێندنە هەیە پێویستی بە چاکسازی هەیە بۆ ئەوەی کە بتوانین کۆمەلگەکەمان بەداخەوە دوور خێنەوە لە لێواری داڕوخان بەرەو کەناری ئارامی بێت. ڕێکخراوەکان کە با بڵین بەشێکیان خۆبەخشانە بەکاردەکەن و بەشێکیان دامەزراوەیەکن دەکرێت ڕۆڵیان هەبێت لە پڕکردنەوەی ئەو فەراغانەی کە لە بەشێکدا لە پرۆسەکانی خوێندن واروها لە حکومەت بوونیان هەیە هیچ ڕۆڵێکیان هەبووە بۆ ئەوەی کە هۆشیاری دیموکراسی لە ناو تاکو لە ناو گەنجەکاندا پەرە پێ بدەن ڕۆڵی ڕێکخراوەکان لەمڕۆ چۆن بووە؟ بۆ نمونە ڕێکخراوەکانمان هەیە کاریگەریان هەیە لەسەر با بڵین هەر بابەتێک کە بۆ نمونە پەروەردە نتوانێت ڕێکخراو دەتوانێت ئەم بۆشاییە پڕ بکاتەوە حکومەت نتوانێت ڕێکخراو دەتوانێت ئەم بۆشاییە پڕ بکاتەوە کەواتە ڕۆڵی ڕێکخراوەکان لە بڵاوکردنەوەی هۆشیاری دیموکراسی چی بووە؟ طبعی ڕێکخراوەکان پردێکی گرنگن لە نێوان هەوڵە نیشتیمانیان و حکوومەتدا یاخود دەسەڵاتە بەمانایەکی تر ئەگەر ئەو ڕێکخراوانەی کە لە طبعا ئێمە ژمارەیەکی زۆر ڕێکخراومان هەیە لە هەرێمی کوردستاندا کە لە فەرمانگەی ڕێکخراو ناحکومیەکان تۆمار کراون و ژمارەیەکی زۆرش سندیکا و کۆمەڵەکانمان هەیە کە لە سنتەر و سندیکا و کۆمەڵەکانمان هەیە کە لە وەزارەتی ناوخۆ تۆمار کراون ئەگەر بێت و ئەم ڕێکخراوانە بە شێوازێکی تەندروست هەڵسن بە ئەرکی خۆیان ئەمان کە ئەڵین پردی پەیوەندین لە نێوان دەسەڵات و هاونیشتیمانیانە ئەو کاتە هەر گرفتێک لە کۆمەلگادا دروست دەبێت دەتوانن لە ڕێگەی فشاری مەدەنیەوە بەدەسەڵاتی بگەین بۆ چارەسەرکردنی ئەمە یەکێکە لە ئەرکەکانیان کاتێک کە هاونیشتیمانیەک زانی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی گرفتەکانی ئەگەیەنێ بەدەسەڵات ئەو کاتە ناچێتە کاری تونند و تیژی بکات بۆ ئەوی داوای مافەکەی خۆی بکات ئەمە خاڵێک خاڵێکی تر لە ڕۆڵی ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی بریتێ لە چی لە پیادەکردنی دیموکراسیا بڵاوکردنی دیموکراسیا بریتێ لەوەی کە کاری ئەوەیە بەردەوام کۆڕ و چیمنار و چالاکی و دیبیتی هەبێت بۆ ئاشناکردن و بۆ شارکردنەوە بۆ ڕۆشنبیکردنی تاکەکانمان ئەمەکی چیترە لە کارەکانیان بۆ ئەمانە بکەن تا ڕادەیەک ئەتوانم بڵێم هەندێک لە ڕێکخراوەکان کە بە پەنجەی دەست ئەژمێرن توانیویانە لە کۆمەلگا تا ڕادەی کاریگەری باشیان هەبێت بەڵام بەداخەوە لە چاو ئەو زۆرە ئەو ژمارە زۆری ڕێکخراوەکان کە هەمانە بۆچی کاریگەریان نیە ئەمە خاڵەکەی چونکە ئێمە بەداخەوە کاتێککە باسی بابەتێکی ببدەین گرفتەکەمان چییە بۆچی ڕێکخراوەکان کاریگەریان نیە لەسەر کۆمەلگا یەکەم خاڵی سەرەکی بەداخەوە دەستی حیزبی لە ناو ڕێکخراوەکانە بە تەواوەتی ڕەنگی داوەتەوە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کە خەڵکی متمانەی بە ڕێکخراو نەماوە خاڵێکی تر ئەوەیە کە بۆ نمونە ڕێکخراوەکان کاتێک کارەکەن ئەکەونە نێو ململانەیەکی ناشەریفانەوە لە جیاتی ئەو ململانەکان لەسەر بەرەو پێشبردننی کارەکان بێ ململانەکان لەسەر خستنی یەکتریە خاڵێکی تر ئەوەیە کە بۆ نمونە ڕێکخراوەکان بۆ کاریگەریان نیە ئەو کەسانی کە لە ڕێکخراوەکانە بەشداری پێکرێن بەداخەوە شارەزایەکی زۆریان نییە ئەمە بە شێوازێکی گشتی ئەجینا ئەمە ڕۆڵی ڕێکخراوەکان سفر نەکەنەوە ڕێکخراوەکان من و خۆم لە ڕێکخراوەکان ئیشم کردووە ئێسمە لە تۆ ڕێکخراوەکانی سلێمانی بەردەوام چالاکیمان هەیە ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیا لەسەر ئەم بارۆ دۆخە ڕاگەندراومان هەیە بۆ ڕاگەیانەکان ینی بە شێوازی گشتی ڕێکخراوەکان کاریگەریان هەبووە بەڵام ئەو کاریگەریان نەبووە کە بە گوێرەی پێویست بێ بۆ کۆمەڵگە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ مامۆستا دڵشاد بابان چالکوانی سیاسی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بۆ لەسەر ئەم تۆرە گفتوگۆمان کرد سپاس دووبارە